سلام و ڕەحمەتی خۆی پروردگار بڕژێ بەسەرتان. ڕێزداران، لە بەرنامەی سەکۆی گەنجانی ئەمجارە بە شێوەیەکی جیاواز باسی پرسی فەقێهەتی و ڕۆڵی حوجرە و لایەنە فرەڕەهەندەکانی حوجرە و فەقێهەتی دەکەین لە خزمەت کۆمەڵێک مامۆستا و فەقێی تردا. من مەلایەت نورسی، خاوەنی ئیجازەنامەی مەلایەتی و مدەریسی حوجرە و مەدرسەی مەلای جزیری، خاوەنی ماستەر لە فەلسەفەی سیاسی لە خزمەتتاندا دەبم لە خزمەت کۆمەڵێک مامۆستای تردا. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەمن دیار ئیبراهیم مەلا ئەحمەد سەنگەسەری، قوتابی کۆتا ئاسی فەقێهەتیم لە حوجرە و قوتابی قۆناغی چوارەمم لە بەشی شەریعە کۆلێژی زانستە ئیسلامیەکان. حوجرە هەوێنی مانەوەی کۆمەڵگەی کوردیە بە دینداری و ڕەوشبەرزی و عەقڵمەندی. سڵاو میهری خواتان لێ. ئەمن زەکەریا ئیبراهیم پیرۆمەری، قوتابی کۆتا ئاسی خوێندنی مەلایەتی و قۆناغی چواری کۆلێژی شەریعە. بە هەڵدانەوەی لاپەڕەکانی مێژووی گەلەکەمان ڕۆڵ و کاریگەری گرنگی حوجرە و دەرچوانی حوجرە بەردیدەی هەمووان دەکەوێت و لە کەس شاراوەنی. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێن. من موسعەب ستار شەڕکانی، دەرچووی کۆلێژی زانستە ئیسلامیەکان، پێشنێژ و وتار خوێن. حوجرەکانمان شوێنی دەرچوونی کەڵە شاعیرانمانن. لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە سڵاوتان لێبێ. من ناوم مامۆستا مەلا بوخاری یاسین سوچیە، دەرچووی کۆلێژی شەریعە و حوجرە و مەدرسەی مەلای جزیری لە خزمەت دکتۆر لوقمان جامیعیە. نابی بەزانە هەر بە ئیجازە لەم دنیایەدا زۆر شت مەجازە. بە ئاکاری پەست عیلم سوکمەکە، عولەمای گەورەی پێمەحتوکمەکە. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم. بارك الله فيكم. هزار جار دووبارە بەخێر هاتن. مەجلیستان ئاوەدان، مەجلیستان منەوەر، مەجلیس دەستپێک بێ بە سەڵاوات لە بۆ سەر گیانی پاچێ و کەسەی کە شاعیر لەسەریە فەرمێ دولبەری ناسپەروەری ڕوئەنوەری مەهپارەکەم نەونی هال ئەبرۆ هیلال شیرین جەماڵ نازدارەکەم جانی جانان شاهی خوبان ڕەهزەنی پیر و جەوان گوڵ ڕووە شیرین خووە شۆخی شەکەر گوفتارەکەم. ئینشاءڵڵا لەو مەجلیسەمان باسی فەقێهەتی و حوجرە و سوختە و مستعید و منهەج و دەرس و خوێندن و هەموو ئەو بابەتانە دەکەین بۆی هەم مەجلیسەکە شادیهێن بێ بۆ خۆمان و پڕ لە مراجعەی معریفی بێ بۆ خۆمان و زانیاریەکیش بگێنین بەوەی کە دیدەنی ئەو مەجلیسەی دەکا. وا باشیشە هەر مەجلیسەک ئەگەر هەبێ براگەورەیەشی هەبێ وا بزانم براگەورەی ئەو مەجلیسەی بکەینە مامۆستا مەلا بوخاری سورچی ئەو بۆمان بەڕێوە ببە ئەگەر ڕەزامەندی جەنابتانی دەسەر بێ ئەو ئەمە وەکالەتمان پێیدا. ئەنگۆش ئەگەر وەکالەتی پێ بدەن و بە ئەو بەڕێوەی سپاسانەکەم. ئیجازەی جەنابتان مامۆستا وەڵاهی بەخێر بن مامۆستایانی بەڕێز. حەزەکەم لە پرسیارێک دەست پێ بکەم مامۆستا دیار. پرسیارێکە زۆر گرنگیشە بەڕاستی. خۆتان نەزانن سەردەمی تەکنۆلۆژیا و ئەی و پێشکەوتنە. باشە حوجرە و فەقێ و مەلایەتی لەگەڵ واقعیەتی ئێستا ئەگونجێ ناگونجێ گر نییە؟ بەنای خۆی بەخشندەی میهرەبان، لە واقعدا کاتێک کە تەمەشای حوجرە دەکەین لەگەڵ واقع و مێژووی کوردەواریدا دەتوانین بڵین هەر لە کۆنەوە حوجرە و کوردەواری پێکەوە هاتوون. زاکە تەمەشای حوجرە دەکەین چۆن لەگەڵ کۆمەڵگەی کوردی ژیاوە و چۆن بووە و کاریگەری چۆن بووە، دەبینین منزومەیەکی زۆر کاریگەر بوو بەسەر کۆمەڵگەی کوردی و هەروەها زۆر لەگەڵی ژیاوە، منزومەیەکی دوور نەبووە لێی. دیارترین و گەورەترین بەرهەمی حوجرە بریتیە لە مەلا. بۆیە کاتێک کە تەمەشای مەلا دەکەین دەبینین کە کاری سەرەکی مەلا مامۆستای ئاینی کە بریتی بووە لە پێشنوێژی و وتاردان و دەرگوتنەوە، ئەگەر لەو کارە سەرەکی خۆی لای دابێت لە مزگەوت هات پێ دەدەر دیدا یعنی نەزڕەی خەڵک بۆ ئەو مامۆستای بریتی بۆ لەوەی منداڵک هەیە لەدایک بۆ مامۆستا چێت بانکی بەگوێدا دەدات، یاخود
کەسێک مردووە مامۆستا دەچێت تەڵقینی دەدات یاخود ژمارەکردنەکەی مامۆستا چێت بەڕێوی دەبات یاخود سڵحەک هەیە ئاشتەوای یەک هەیە ئەگەر ئەو مامۆستایە نەچێت کەس پێی چارەسەر نابێت بابەتی کۆمەڵایەتی کەواتە هەموو ئەوانە بریتینی لە وردەکاری ژیانی تاکی کورد کە مامۆستا مەلا ڕۆڵی تێدا هەبووە و جێپەرجی ئەو زۆر تێدا دیار بووە ینی بۆعدەچی دینی هەبووە بۆعدەچی کۆمەڵایەتی هەبووە بۆعدەچی ئیشتیماعی هەبووە لەگەڵ ئەوەکەی بۆعدەچی زانستیشی هەبڵێ سێ بۆ ئەوەی مامۆستای پرسیارەکەی مامۆستای ئەو لایەنەی ئایا لە ئێستا سەردەمی پێشکەوتن مەسەلەن گونجاوە لەگەڵ ئەو پێشکەوتنی ئێستا مامۆستا باسی ئەوەش دەکەین لەگە تەماشای ڕابردوو دەکەین یعنی بابەتی مارە بڕین و مردوو تەڵقیندان و تاجی ئەوانە نمونەی زۆرم بەس ئەگەر تەماشای بابەتی سڵح بکەین چەند نمونەیەک زۆر ناوازە هەیە ئەگەر لەسەر ئاستی کۆمەڵایەتی تەماشا بکەین بەڕاستی لە کۆمەڵگەی کوردی ئەگەر مامۆستای ئاینی نەبوو بێت مەلا نەبوو بێت ڕێژەی خوێنڕژان ڕێژەی ناکۆکی ڕێژەی ناحەزی چەند قاتی ئێستا دەبوو مامۆستایان بوونە هۆکاری خوێنگرتنەوەی خەڵکی یەکێک لەو نمونانە باپیرم مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری کە مەلا بووە لە گوندەک ئەو کاتێک کە لەو گوندە دوو تایفە بەشەڕ هاتوون لەکوێ لە بەست ئەو شوێنەیە کاتێک کە ڕووبار وشک دەبێتەوە هەمووی بەردەڵانە لەوێ دوو تایفەیە دەچن چونکە جەیەکی باشە بۆ ئەوی بەردیان دەستکەوێت بە کوسکە بەردان لێکدەن لەوێ دەسەڵاتداری ناوچەش نێی وێراوە بچێتە نێوانی نەوەکو بریندار بێت شتێکی لێ بێت باپیر مامۆستا مەلا ئەحمەدی سەنگەسەری بەڕەحمەت بێت لەگەڵ مامۆستا مەلا خدری شێخە سوور ڕەحمەتی خوا لێوی بێ کە ڕەفیقی بووە هەردووک دوو مەلای گەنج کە لە سیەکانی تەمەنیاندا بوون دەستە ناو ئەو خەڵکە و لێکیان دەکەنەوە ئەو خۆ بە قوربانیکردنەی خەڵکی کێ کردویەتی مامۆستایەکی مامۆستایان ینی کوردان دەستا خۆش مامۆستا بەرەز ڕاستە وەڵی ڕۆڕێکی بەرچایان بینیوە مامۆستا یاد باشە لە حجرەیە فەقەی چییە خوێنە چی فێرە بێ فێر نابی وەکو عیلم هەموو شتێک فێر دەبی بابەتی علمی فەقێ بۆ هەموو شتێک فێر دەبێت لە حجرەی چونکە بەدەر لە لایەنە زانستیەکە ئەزمونکردنی شێ تێدا دووشتی زۆر جیاوازە تۆ کۆمەڵێک منهەجێک و پرۆگرامێکی زانستی تەیە کە دەیخوێنی و ممارەسەی دەکەوە لە خزمەتی دادەبی دەگەڵ ئەوەشدا ژیانەکەیە کە ئەو ژیانەش ئەزمون دەکەی بۆی هەموو شت فێر دەبێت هەردووچی پێکەوەیە عملی و نەزەریەکەی پێکەوەیە جارێ ئەوەلەن ینی علومە شەرعیەکان علومە لاهوتیەکان خۆیان دەواازەکەن لە دەواازی ئەنتروپۆلۆژیا و معریفەت ناسی و مرۆڤ ناسی و لەگەڵ کۆمەلگایەکان یەک دەگرێتەوە بەڵام ئیتر فەقێ کە دێتە حجرەی یەکەمین جار بە زبانی عەرەبی دەست پێ دەکا هەموو کتێبەی نەحو سەرف دەخوێنێ ئەو فێری عەرەبی دەبێ ئەحمەدی دەخوێنێ و یەک شتیش حەزەکەم سەرنجی بدەینە مامۆستا و ینی بینەرانیش بیزان ئەوەی کە شایەدی ئەم مەزی سەیمەیە ملاحەزە دەکەم زۆربەی منهەجی حجرا ئەو منهەجەی کە بۆمان دانراوە منهەجی کۆن زیاتر دانەرانی ئەو زانایانەی کە کتێبەکانیان منهەج و پرۆگرامن لە حجرەی بەلای عەجەمبووندا دەڕۆن ینی کتێبی زیاتر زانایانی عەجەمن تا زانایانی عەرەب بن و ئەمە هەمیشە ویستومانە خۆم ئەوە پڕ بکەینەوە منهەجەکە خۆمان پڕ بکەینەوە تەماشا دەکەین مەلا عەلی ئەشنۆی کووردە خۆی لە سەرف شتێک دەنووسێ بۆ فەقەی کورد باشە تەماشا دەکەین مەسەلەن مەلا جامی خۆی شتێک دەنووسێ بۆ فەقەی عەجەم ینی خۆمان ئەوەمان کردووە کەوا منهەجەکە خۆمان ئامادە سازی بکەین ئەوەی کە دەخوێندرێت لە حجرە ئەوەی کە فەقەی فێری دەبێت لایەنە زانستیەکە نەحوە سەرفە بەلاغەیە منطقە فەلسەفەیە دوو زۆر زانستێک پێی دەگوترێت زانستی ئالە ئەو زانستە ئالانە بۆ ئەوەیە کە لە غایەتەکە و ئامانجەکە تێبگەی زانستەش پێی دەگوترێت زانستی ئامانج کە تەفسیرە و قورئانە و حەدیسە و ئەو بابەتانەیە ئەوە ینی هیچ جیاوازێک شڕی نەدا چکە ئێستا ئەمە مامۆستاش باسی کرد پێشکەوتوینە ئەمە پێشکەوتنە حجرێ مەسەلەن منهەجی پێشتر هیچ جیاوازێکینە لەگەڵ منهەجی خوێنی ئێستا هیچ کتابە کەم بووتەوە زیاد بووتەوە مامۆستا کتێب کەم ینی لە هەندێک شتدا کەم بۆ لە هەندێک شتیشدا زیاد بۆ مەسەلەن بۆ ئەمە لە کۆن لە حجرەیدا ئەومان خوێندووە فەلەک ناسیمان خوێندووە دەی ئێستا کە زانستی مۆدێرن هاتووت لە بۆمە ئەو حاجەتە پڕ دەکاتەوە خۆی شنوکەوی بابەتە فەلەک ناسیەکان دەکە احتیاجێک نەماوە بۆی کە مەدرسەی دینی و حجرەکان خەریکی فەلەک ناسی بن جا فەقێش هەمیشە هەوڵی داوە باشترین مامۆستای بدۆزێتەوە ئەوە گوتیان فەقێک چوو بۆ لای مەلایەکی منطقی بخوێنێ دیار بوو مەلایەکەش نەیزانی بوو جوان منطقی بڵێتەوە فەقێکەش وردە وردە کشا بۆ پاش مەلایەکەش وتی ڕۆڵە چی هەر دەرسی دەڵێمەوە دەکشێ پاش تو قوربان دەترسێم لافاوی بەحری علم زانی بووی ئەوە مەبەستی ڕاست نییە لافاوی بەحری علم چی بیباز منطقەکەی لافاویێت ئیتر ینی فەقێ بەردەوام خەریک بووە باشترین مامۆستا شەڵبژاردووە ئەگەر بین باسیەوەی بکەین بڵێن وەڵا
جیاوازەکانی ناوە خوێنی ئەکادمی لایەنە زانستێکی و خوێنی حوجرەی چۆنە دەیەها قسە و مەجلیسی طبعا والله زۆر لە خۆگرێ ماوەسا علمیەکانی حجەج زۆر بوون یعنی علمە ئەوانەی کە ئەخوێندران لە پێشووتر لەگەڵ سەدەمی ئێستا زۆر جیاوازیش هەندێک علم هەیە هەندێک منهەج هەیە ئێستا ناخوێندرێ یان ئەگەر بڵێم مامۆستا نییە بیڵێتەوە هەندێک ماوە هەندێک کتێب لە فەقەیەتی ئێستا مەلا نییە بیڵێتەوە ڕاستە شتێکی دیکەش ماوەستا باسی کرد مەسەلەن ئێستا ئەو بابەتە ئەو فەلەکناسی ئەوانە ناخوێندرێ مەسەن وەختی خۆی لە حوجرە ئێستاش تا ڕادەک احتیمامی زۆر باش بە ئەدەبیات دەدرێت مەسەلەن بوستان و گوڵستانی سعدی ئەوانە خوێندرایە بەس ئێستا ینی لە حوجرەدا گرنگجی و احتیمامێکی زۆر بە بابەتە ئەدەبیەکان و شعر و پەخشان و هۆندرا و هەموو لایەنەکان درایە مەسەن ئەو قسە هەیە ئەوەی سید مستەفا ئەحمەدیان دەیکا دەڵێ لە حوجرەیدا مەسەن ئەو شاعیرانە کۆن و تازە و لاوەکانیش زۆربیان ئەگە تەماشا بکەین هەمووی بەرهەمی حوجرە بوو و لە حوجرەیدا پێگەیشتینە و شعریان نووسە مستەفا ئەحمەدیان دەیکا دەڵێ لە حوجرەیدا مەسەن ئەو شاعیرانە کۆن و تازە و لاوەکانیش زۆربیان ئەگە تەماشا بکەین هەمووی بەرهەمی حوجرە بوو و لە حوجرەیدا پێگەیشتینە و شعریان نووسە ینی ئەمە بخۆمان ئەگەر تەماشا بکەینێ ناڵیمان هەیە مەحویمان هەیە مەسەرەن خانیمان هەیە مەولویمان هەیە جزیریمان هەیە ئەنی ئەگەر بیان ژمێری ئەوەندە زۆرن هەر نایەنە بەرباسی لە هەموو جێگاکانیش مەسەرەن لە منطقەی ئەولای ناڵیە مەحویە سالمە مەولەویە دێوە دەشتی هەولێرێ مەلا مخلیسە مەسەرەن لە پارچەکانی دیکە مەسەرەن ئەمە وەفاییمان هەیە ناریمان هەیە خۆشنا و تۆڕەنە بن سافی هەیە سافیانی هەیە ئیدی لە بەشی ئەو لە ماوەستا هەژاری مکوریانی ئەوەندە زۆرن ئەوانە گەر تەماشاش بکەی هەمووی بەرهەمی حوجرە بووە ئەگەر مەسەرەن لە ئیشی مەلایەتیشیان نەکردبێ و کاری مەلایەتیشیان نەکردبێ بەڵام سەرەتای دەستپێکەکەیان هەر لەناو ئەو جەوە و لە خوێندنی حوجرەیدا دەستیان بەوەی کردووە جا مەسەرەن لە هەموو بابەتەکانیش نووسیویانە هەم شعری ئاینی هەبووە هەم شعری دڵداری هەبووە هەم شعری مەسەرەن لایەنی نیشتیمانی و کورتپەروەری هەبووە ینی هیچ لایەنێک لە لایەنەکانیان فەرامۆش نەکردی ماوەسا زەکەریا لەگەڵ ماوەسانە باسی واقعیەتی حوجرە و علمی حوجرە و ئەدەبیاتی حوجرەمان کرد باشە بابێنە لای جەنابەت نیشتیمان پەروەری حوجرە و مەلایەتی چ پەیوەندیەکیان بەیەکترەوە هەیە وەگاشکرا لە پاش سەر هەڵدانی ئاینی ئیسلام گەلی کوردی ژوەک گەلانی تری چەساوی ژێر چەپۆچی دەسەڵاتی ساسانی بێزنتی قۆناغ بە قۆناغ دوای ئەوەی کە ینی دەزانن کە ئیسلام پەیامی ڕزگاری چەساوانی پێیە وردە بە گەرمی لە هەموو ناوچەکانەوە پێشوازیان لەو ئاینە کرد لەبەرەوەی یەک لەو دروشمە سەرچیەکانی بانخوازانی ئیسلام بریتە لە ڕزگاریکردنی ستەم دیدان لەژێر چەپۆچی ستەمکاران ئەوەش لە یەکەم ساتی گەیشتنی سوپای مسلمانان لە بۆ خاچی عراق دووپات کراوەتەوە کاتەکە ڕۆستەمی سەرکردەی سەربازی ئێران لە نێردراوی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەپرسێ ئەنگۆ لەبەر چه هاتوونە ئێرە پەیامتان چییە ئەویش بە چەند ڕستەی کورت و پوخت وەڵامی دەداتەوە دەڵێ ئەمە هاتوین تاوەکو خەڵکی ڕزگار بکەین لە پەرستنی بەندەکان لە بۆ پەرستنی خوای بەندەکان و هەروەها تاوەکو ڕزگاریان بکەین لە جەور و ستەمی ئاینەکان لە بۆ دادگەری ئیسلام و هەروەها تاکو لە تەنگەبەری ژیانی دنیا ڕزگاریان بکەین لە بۆ ژیانی فراوانی قیامەت بەو جۆرە و لەژێر ڕۆشنایی ئەو بابەتانە و ئاراستە دژە ستەمکارەکانی ئیسلام دڵسۆزانی کورد و پەروەردەبوانی حوجرەی گۆشکرا و بۆ مەودە و بنەما بەرزە ئیسلامیانە لە هەموو کات و سەردەمەکاندا دژی ستەمکاران و دەستدرێژی کارانی گەلەکان وەستاونەتەوە کە زۆڵمیان لە گەلەکەیان کردبێ ئەوەی لای توێژەر و نووسرە بە ئینسافەکان ئاشکرایە و جێی مشتومڕ نیە ئەوەیە کە ڕۆڵی گرنگی پەروەردەبوانی حوجرە و مزگەوتە لە شۆڕش و خەباتە کوردیەکاندا حتا لە ڕۆتیۆریەکەشی ئەوەندەی کە دەنگ و باسێ لەسەرەوەی چێ دامەزرێنەری ناسیۆنی ئەوەی ناسیۆنالیستی کوردە فکری ناسیۆنالیستی کووردە پەنجەکان زیاتر بۆ حاجی قادری کۆیی دەچن حاجی قادری کۆیشەوە هەر مەلایە و دەرچوی حوجرە و مدرسەیە وڵای تەماشاکەین یعنی ئەو شۆڕشانی کە لە مێژووی کووردا هەبوو خاص مەلا ڕابەرێت یان مەلا یان شێخە ناوی ئەو کەسانی کە پێ هەستاون ماوەسە لە حوجرەیە طبیعاتێکەیە فەقێکە سەرەتا داخلی حوجرا بێ بەچەند قۆناغێک هاتەیە پەڕێ ینی قۆناغی یەکەم هەرچەنە بەو ناوە بانگ ناکرێت بەڵام ناویان ناوە سوختە
بە سوختە بانگیەکان سوختە چی ئەوەی کە داخلی حجرا بێ سوختە لەفزێکی فارسیە وشێکی فارسیە بەمانەی سوتاو دێ ئەوە نە سوتاوە بۆ جەمەدانەکەی خۆی و بۆ کڵاوەکەی خۆی و هەر لەسەریشی ناکاتەوە لە کاتی خەویشە داخلی حجرا بێ لە سوختایەتیەوە تاکو لە حجرا دەرەچێت لەگەڵ دووشتا تەعامولەکە ئەگەر ئەو دووشتەیە لە خۆی بەرجەستە بکە کەسێکی زۆر باشی لێ دەرەچێت لە هەموو ڕوەکانیەوە لە تەعامولە لەگەڵ تەعاونە تعاملکردن لەگەڵ فەقیانی تر یعنی ئێستا تەسەوڕکە لە حجرێکا بوو مامۆستایان کێتێ بوو زێباریتیا بوو فەقی ئاکرێ فەقیمانتیا بوو خەڵکی سولێمانی بوو فەقیمانتیا بوو خەڵکی هەڵەبجە بوو فەقیمانتیا بوو خەڵکی هەورامان و لای خەرپان بوو فەقی سورچی و عشیرەت یعنی ئەو ئاەتی لەسەر تەطبیقە بێ وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا لە حجرەکان وەڵا قوربان من سورچیم جا ئەگەر فەقێ خۆی بەرجەستەکە لە تعامل لەگەڵ فەقیەکانی ترا لەهجەی جیاواز فێرە بێ تعاملی جیاواز فێرە بێ فێری بووی بەڵێ وەڵا ئەرێ وەڵا من والله ماوەسا من لەبەرەوەی هاتمە هەولێر و لەگەڵ فەقیەکان درستە من مثلا بۆ من ئەسڵم بادی نییە من ئەسڵم خەڵکی منطقەی قەبائل سەبع و لای منطقەی ئاکرێوانە بەڵام فترێک مثلا لە بیارەی کە فەقێ بووم ماوەسایەکانمان مستعیدەکانم جاو کاتەم بە سوختعیدی چوم مستعیدەکەم خەڵکی کوردستانی ئێرانە بۆ ڕۆژهەڵاتی بوون دە زبان و قسەکردنیان ئەوەندە خۆش بوو دێوەڵام من تەسلیم بووم کاکزاری ئەوانمان قسەیان دەکرد مەسەن فەقی بادینی جاری وایە کە دێتە مەدرسەکەی ئەوەندە خۆش بە بادینیە کە قسە دەکات تۆش متەئەسیر دەبیانی جاروێ لەفزی نوێ فێرە بیانی ئەو فەقی زێباری کە باسێکە ماوەسا من خەریکی چێشتە نابووم شیوم حازر دەکرد بە زمانی خۆمان هاوتی مامەسا ئافکۆ چمان هەیە وتم ئافک چییە؟ کرتۆپا بۆ من حازر کە کرتۆپە چییە؟ من نەمەزانی کرتۆپانی پەتاتە بە زمانی خۆمان ماوەسا زانایەکمان لەگەڵ ماوەسا زانایەکمان لەگەڵ بوو جا تەبیعاتی حجرە وایە ماوەسایان ینی ئەوە نییە هەرێکە و لە ئاوازێک بخوێنەوەکو داخلی هەرێکە و لە سویچێکا بکەوی و خەریکی موبایلوانە بێ کاتی ناخواردن ئەدەب وابوو هەمویان لەسەر سفرەکە کۆ بوونەوە لەگەڵ مامۆستاکان مامۆستاکە دەهات دانیش تا مامۆستاکە دەستی بە خواردنەکە نەکرد بایان ئەمیرەکەیان مستعیدەکە براگەورەکە ئەوانی دەستیان پێ ناکرد لە دوای ناخواردنا چا ئاخورایەوە هەمویان دانیشتن جا قسەیانە گۆڕیەوە پرسیاریان لێکترە کرد ماوەسا زانایەکمان لەگەڵا بوو ماوەسا زانای گۆران بوو خەڵکی لای بەڕەشەوانە بوو یعنی لە دوایەوە دانیشت لەهجەی گۆرانی ئەگۆڕیەوە بە لەهجەکانی ترایوت بەوە چیەڵێن ئەمە بەواڵین جانازام لەهجەکان زۆر سەیر بوو ماوەستا سەر ڕای ئەوش مەسەلەن ئەوە دائیمەن لە حجرە و فەقیهاتی و بابەتە هەبوو مەسە ئێستا من تازە باسی ئەدەبیاتم کرد وەختی لە حجرەکان ئەوە هەبووە شەڕە شێعر هەبووە بەیتە شعرێکیان گوتیە کۆتایی قافی شارەکەی بەچ بوو بی سەرەتای دەستپێکی ئەوەی شارەکەی دیکە بە یەک ئاخیر وشەکەی بووە ینی ئەوە لە بینی دوو فەقی ڕوویدا لە بینی مەجموعەیەک فەقی ڕوویدا جاری وا بوو ئەو منەفسە حەل لە ئێوارەوە تا درەنگی شەو جاری وایە تا بەربیانیش هەر بەردەوام بوو ینی ئەوەندە شارەزا بووینە دوایی ماوەسە دەزانی لە حجرەی دائیمەن لەسەر سفرەی مناقەشەی علمی کرایە پرسیار یەکدی کرایە ینی ئیستیفزاش کرایە ئالوگۆڕی فکری کرایە حجرە هاتیە میێوان بووە لە حجرەی دیکە کردیتیانە مناقەشەی علمی ئەو پرسیاری لەوەی کردیە ئەو کتێبە ئاوهای گوتووە چۆن وەڵام دەدرێتەوە ئەو ئاوهای گوتووە چۆن وەڵام دەدرێتەوە ینی وەکو مراجعەک بوو عوتڵە بوونی سێشەمان بەشێک لە ئامانجەکەی ئەو سێشەمە و هەینی عوتڵە بێ بەشێکی ئەوە بوو کە سەردان گۆڕچێ هەبێ لە بینی مەدرسەکان و لە بینی حجرەکان کە ئەوە بکەن ینی ئەو پرسیار گۆڕچەی لە یەکتر بکەن لەماوەستا کە سێشەم و هەینێ بۆ بە عوتڵە بەتایبەتی لە سەردەمی ئێستاە موبایل لە فەقی وەرەگیرایەوە جا باسی ئەوە تامە بکەن سوختەیەک من ئەو کاتکە سەرپەرشاری فەقیەکانمە کرد و مستعید بووم ینی تۆزێک کتێبەکانم تێپەڕاند بوو سوختەیەک ماوەستا لە حجرەیە بووە هەینی و پێنجشەم و ئەوانە موبایلمان ئەدایەوە ماوەستا بخاری و فەقی ئەگری خەڵکی لای تەختە خۆوانە بوو ماوەستا باشە بۆ گری منیش عاتن لەگەڵ فەقی زۆر قسەمە کرد و دانیشتم ئەچمە لای کاکە بۆ گری غەدریان لێک سوختە بوو ماوەستا جا سوختە ئەگەر تۆزە زیتڵ و ئەوە نەبێ زیرەک نەبێ زۆر غەدری لێکرێ بۆ گری وەڵا لەبەر چیە گری بەڵێ لەبەر چیە گری غەدریان لێ کردووی ئیشوکارە زۆرە نەوەڵا مامۆستا وەڵا مامۆستا گیان هەینی و پێنجشەمە من ئەزانم ئێستا لە ماڵەوە مەزرعەیەکمان هەیە و پورەکان و خاڵەکان ون کەبوونەتەوە و لێ و خەریکی
نا خواردنەوەوانە لەبەرەوە ئەگریم ئەو کاتێک ئەمە لە حوزرەی مامۆستایەت مستعیدمان بوو من جارێک ببیرم دێ من مستعیدیش بووم ئەو ئەمیرمان بوو یعنی طبعا لە حوزرەی کەم مستعید عقوبە دەدرێوانە بەڵام نازانم چم کردو بە عقوبەی دام دوسێ ڕۆژ موبایلی لێ وەرگرتمەوە لۆ خۆم هەورەکانی دانیاڵی بەختیار سێ ڕۆژانە تەواو کرد نزیکەی 700 پەڕ دەبی ینی ئەوانە ینی جیاواز هەر لە باسی واقعیەتی حوجرەکە مامۆستا پرسی و مەزاب نەبوو وەڵامی بدەمەوە ئێستا حوجرە چ ڕۆڵێکی هەیە لە واقع ئێستا ئەگەر تەماشا بکەین هەر گوندەکەی ئەو کوردستانەی یان هەر گەڕەکێکی ناوشارەکان ئەگەر مزگەوتەکەی حوجرەی تدا بێت حەیەویەتی ئەو مزگەوتەی زۆر زیاترە وهروەها کاریگەری زۆر زیاتر لەسەر گەنجەکانی ئەو ناوچەی دینداریان تەسیری هەیە وهروەها زۆر ڕێگرێت لە بڵاوبوونەوەی فکری چەوت لەو منطقەی لەبەر ئەوەی گەنجەکان دێن تێکەڵ لەگەڵ فەقیان فەقیش گەنجن طبیعەت خۆشن مەجلیسیان خۆشە قسە خۆشن زۆر جارە گەنجەکان داوەت دەکەن بۆیە لەوێ ئاڕوگۆڵی فکری دەبێت قسەیان بۆ دەکەن تەسیر دەبێت لەسەر دینداریان و لەسەر خۆڕەوشتیان و لەسەر لایەنی فکریان کە ئەو گەنجانش دەچن ناو کۆمەڵگەی تێکەڵ دەبن تەسیریان دەبێت لەسەر کۆمەڵگە شتێکیش هەیە ئەنی ئەمە دیقەتی ئەوەی بدەین کە دەڵێن گونجانی حوجرە لەگەڵ واقع دەبی بزانین حوجرە لە پێشوودا کە باسی ئەوە دەکەن ئەو ڕۆڵە گرنگی هەبوو حوجرە لە پێشووی ینی مێژووی گەلەکەماندا دەبی ئەوەش بزانین لەگەڵ بەرەو پێشچوونی سەردەم و تەکنەلۆژیا ئەوە ڕۆڵی شوێنەکانی ژانی وردە دیاری دەکرێت بنمونە لە سەرەتای ئیسلامدا هەرچی کاروبار هەبوو هەمووی لە ناو مزگەوت بوو بەڵام دوای ئەوەی کە سنووری دەسەڵاتی ئیسلام گەورە دەبی ئیدی شتەکان یەکلا دەکرێنەوە هەریەکە و هەر لایەنە و فەرمانگەی تایبەتی بەخۆی هەیە دەستگایکی سەر بەخۆی هەیە حوجرەش لە پێشوودا ئەو هەموو ڕۆڵانی بینیوە ئەو ڕۆڵانێک کە ماوەسە دیار باسی کرد کە جەنابتان باسان کرد لە لایەنی ئەدەبی و سیاسی و نیشتیمان پەروەری و لە هەموو لایەنەکانەوە کە ئەو ڕۆڵەی بینیوە بەڵام ئێستا لەگەڵ فراوانبوونی ینی خەڵکی زۆر بووە و دام و دەستگای دیکە کراوەتەوە ئیدی پێویست ناکە ئەو زەختە لەسەر حوجرە بێ ئەمەوە بزانین حوجرەکە لە پێشوودا ئەو شتانێک کردو ئێستاش دەبی هەر هەمان شت بکات نەخر ئێستا ڕۆڵی گرنگی حوجرە بریتەوە لە لایەنی زانستیەوە هەر بە هەمان شێوە بمێنێتەوە ئەو لایەنە زانستی بەرزەی کە لە پێشوودا هەبووە ئێستاش هەر بە هەمان شێوە زیاتر پەرەی پێ بدرێت لەگەڵ لایەنی پەروەردەیی هیدی باقی بابەتەکانی دیکە ینی دەکەوتە سەر ئاڕاستەکانی دیکە و دەستگاکانی دیکە ینی ئەو فشارە ناکرێت تەنها لەسەر بەدرەوی بڵێن ئێستا حوجرانی پێکێت بزەبت ینی ناکرێت بڵێن وڵا حوجرە لە پێشوودا چی کردیە ئێستا لەبەرەوەی ئەو شتانە ناکە نەقسە لەسەر حوجرە نەخێر بەڵکو لەبەرەوەی دابەش دەکرێت ینی لێرە لاانێ فکرشی جیازم هەبێ من ینی یەکشت هەیە ئەمە ئێستا تەماشا کە باسی فەقێ دەکەین و باسی حوجرە دەکەین ینی جەنابەت باسی لایەنە کۆمەڵایەتێکی دەکەین ماوەسە باسی لایەنی ئەدەبی دەکەم باسی زانست دەکەم ماوەسە باسی لایەنی تەعامل و تەعاون دەکا کەواتە ئەو تاکەی کە حوجرە بەرهەمی دێنێ ینی لە ڕووی جیهان بینینەوە تاکەکە بەرەو کامڵبوون دەیەوێ بڕوا ینی دووشتی زۆر جیاوازە ینی مەسەرەن فەقێ ئەو کە هەموو ئەو شتانە لە خۆیدا کۆ دەکاتەوە دەوێت تاکەچی کامڵی لێ دەربچێ لە ڕۆژگاری ئەوڕۆ ینی ئەوەی کە ئێستا باڵادەستە ینی ئەو بابەتە تێفکرینانەی ئێستا باڵادەستن زیاتر بەرەولای خۆشببختی و خۆشحاڵی خەڵک هەنگاو دەنێ ینی جیهان بینینەکە بۆتە هەوڵدان بۆ خۆشببختی نەک هەوڵدان بۆ کامل بوون زیاتر جیهان بینینی ڕۆژهەڵات هەوڵدان بۆ کامل بوونی تێدایە ینی جیاوازیەکەی لێرە خۆی زانست بەلای ئەهلی حوجرە و فەقایەتیەوە هەنگاوەکە بۆ کامل بوون بەڵام زانست لە ڕۆژگاری ئەو ڕۆماندا هەنگاوەکە بۆ کاڵابوون یعنی ئێستاکەمە زانست بۆتە هۆکاری بە کاڵاکردنی شتەکان ئەسڵ زانست خۆشی بووە بە کاڵا بەڵام لە حوجرە و لە مەدرسەکان نە هەنگاوەکە بۆ کامل بوون فکاتە ئەسڵ وایە ئەگەر منزومەی حوجرەش مؤسسەی حوجرەش هەموو ئەو ڕۆڵانە نەبینێوەکو جەنابەت باس کرد بەڵام ئەسڵ وایە مەلا دانەبڕێ لە هەموو ئەو بوعدانە تەماشا بکەی لەو تارە ئاینەکان ماوەسایانی ئاینی هەوڵیاندا مەسەن هەموو ئەو بۆشایانە پڕ بکەنەوە ئەمە ماوەستامان هەیە ئێستاش ئەدیبە بۆ خۆی لەوانەیە بەشی ئەدەبیاتی تەواو کردبی و شاعیری شەو دەشنووسێ ماوەسایانیمان هەیە زیاتر لایەنی نیشتیمان پەروەری و کورتپەروەریەکەی تێدا زاڵە مامۆستامان هەیە کەسایەتیشی زۆر کۆمەڵایەتی دائیمەن لەوانە لە ناو کێشەی خەڵکی دابیت و بابەت و کێشەی کۆمەڵایەتی ناو خەڵکی حەل بکات یعنی بڵیت بە تەواوەتی دابڕاوەکو پێشتر لەوانەیە هەمان ڕۆڵی پێشتر نەبینێ لەبەرەوەی گۆڕانکاری زۆریش ڕوویدایە قسانی دەرفەتی زۆر کاریگەری هەیە ئێستا لایەنە سیاسیەکە لایەنی یعنی لەسەر ئاسی نێودەوڵەتی مەلالەوەتی هەبوو کاریگەری هەبوو بەڵام ڕەنگە دەرفەتەکە نەڕەخسابێت ئەوەی کە باسی دەکەن کاتی خۆی کە ئیشکالێک دەبێت نێوان حکوومەتی ئێرانی دەوڵەت ئەوەی بانگی دەکەن بۆ بچێت ئەو ئاشتەوایی بکات مامۆستا مەلا عەبدوڵڵای جەلیزادە بوو بابی مامۆستا مەلا گەورەی کوێ ڕەحمەتی خۆیان لێبێت مەلایەک
لە شارێکی گچکەی ئەو کوردستانەی دەچێت دەبێتە هۆکاری ئاشتەوایی نێوان دوو حکوومەتی زلهێزی ئەو کاتە ئەوە چۆن بووە لەبەر ئەوەی دەرفەتەکەی بۆ ڕخسا مامۆستانی بەڕێز دەستان خۆش ئینشاڵا حجرەکان هەر ئاوادانە بێ حجرەکان و مامۆستایان و مەلا سەرمەشقی خەڵکە من ئینشاڵا سوپاسان نەکەین ئەو دیدارانە هەر بەردەوام و بەردەوامی هەبێ ئینشاءالله زۆر سوپاسان نەکەین و بەخێراتنتان نەکەین یاخۆ بەخێر بێن و بە شێری مەلالەت بوو کەوا زرجی مەلالەت بوو مەلال بەڵێ مەشهوری ئافاقە مەلانی وەی مەلالەت بوو سوپاسان نەکەین دەستان خۆش بێ مامۆستایان یاخۆ بەخێر بێن یا ڕەبی خۆش بی لاوای ئەیڵێت و گوێی لێیاتی لەوەش کە مەولایە سەڵی کردا ویردی دەمێ مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم